هەڵبەتە لەم تۆرا باز لە بابەتێکی گرنگەکەین کە ئەمڕۆ ڕۆژی ژینگەی کوردستانە. بابەتە ژینگەیەکان ئاکامێکێکە لەو بابەتانەی کە ئێمە هەمیشە لە پرۆگرامی بانی کورسات نیوسە گرنگیمان پێیاوە و پێویستە هەمیشە قسە و گفتوگوی لەبارەوە بکرێت بەوەی کە بزانی ئەو کێشە و گرفتانەی کە ڕۆبەڕۆی ژینگەی هەرێمی کوردستانە بێتەوە بە شێوەیەکی گشتی کامانن و لەگەڵ ئەوەشا هۆشیاری خەڵک چنێکە بۆ پاراستنی ژینگە. بۆم بستە میوانداری زۆر بەڕێز عەبدولڕەزاق خەیلانیمان کردووە کە بەڕێزیان و تەبێژی دەستەی پاراستن و هەروە چاکردنی ژینگەن و ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە بن. کاک عەبدولڕەزاق سڵاو لەبێت، بەیانیت باش، سپاس بۆ ئامادەبوونت. کاک عەبدولڕەزاق بەیانیت باش. بەیانیتان باش، زۆر سپاس. زۆر سپاس. کاک عەبدولڕەزاق، ئەگەر سەرەتا هەر لە ڕۆژی ژینگەی کوردستانەوە دەست پێ بکەین بە شێوەیەکی گشتی گرنگی دیاریکردنی ڕۆژی ژینگەی کوردستان بۆ چیە گەڕێتەوە؟ لەبەرەوەی لە 16/4/1987 ڕژێمی پێشووی عێراق بە چەکی کیمیاوی بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستانی بردومان کرد بە تایبەتی و گوندەکانی شێخ وەسانان و کانیبەرد و دۆڵی بادیسان. بۆیە ئەو کاتە ئەو ڕۆژە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە بڕیاری لێدراکە بکرێت بە ڕۆژی ژینگەی کوردستان بۆ ئەوەی قەرەبووی هەموو ئەو زیانانەی بە سروشت کەوتووە چاک بکرێتەوە، یعنی تاویز بکرێتەوە بۆ ئەوەی گرنگی بە زیاتر بە ژینگەی هەرێمی کوردستان بدرێ و بۆ ڕێزگرتن لەو یادا ئەو ڕۆژە دیاری کرا. بەڵێ کاک عەبدولڕەزاق، لە ئێستادا هۆشیاری تاک بەرامبەر پاراستنی ژینگە چۆنە بەراورد بە ساڵانی ڕابردوو؟ بەراورد بە ساڵانی ڕابردوو جیاوازی هەیە و بەرەو پێش چوە خەڵک وشارتر بۆتەوە لەبەرەوەی لە هەر شوێنێک تۆ ئەگەر هاوڵاتێک بدوێنی پێ دەڵێ لەبەر ئەوەی ژینگە تێکنەسی نابێ ئەم کارە بکەین، نابێ ئەوە بکەین، نابێ ئەو سەرپێچی بکەین، ینی هوشارێک هەیە لەلایەن هاوڵاتیەوە بەرامبەر بە ژینگە، بەڵام ڕەنگە وەکو پێویست هەموو خەڵک وشیار نەبێ. بۆیە ئێمە لەسەر ئەو بابەتە زۆر گرنگیمانداوە بە هوشیارکردنەوەی قوتابیان و خوێندکاران لە ناوەندەکانی خوێندن لە وەرزی خوێندن کە دەست پێ کاتا کۆتایی دێت. تیمەکانی ئێمە تیمەی هوشیاری و هوشیاری ژینگەی لە ناو ناوەندەکانی خوێندن سەردانیانە کە پێشکەشەکەن ڕوونکردنەوەیانە دەنێ هوشیاریان دەنێ بۆ تەلەبەکان بۆ ئەوەی بەردەوام لە هەزریاندا بمێنێتەوە کە پێویستە ژینگە بپارێزرێ و ژینگە پیس نەکرێ. هەروها ئێمە لە ناو هێزی پێشمەرگەش جگەلەوەی کە خۆی جانفیدایە بۆ ئەوەی پارێزگاری لە خاک و نیشتیمان بکە، بەڵام پێویستە ژینگەی ئەو شوێنەش بپارێزی بە تایبەتی لەسەر مەسلەی فڕێنەدانی پاشواوەکان، لەسەر مەسلەی ڕاونەکردن یان دەستگیرکردنی ئەو خەڵکانی کە هەرستن بە ڕاوکردن. بۆیە ئەوەش گرنگە لای هێزی پێشمەرگە. هەروە ئێمە لەناو زانایانی ئاینیش سمینارمان پێشکەش کردوون بۆ ئەوەی ئەوانش لە ڕێگەی خۆیانەوە هوشیاری بڵاوکەنەوە لەناو خەڵک بۆ ئەوەی گرنگی بە پاراستنی ژینگە بدەن و نەیەڵن ئەو ژینگەیە پیس بکرێت. بەڵێ کاک عەبدولڕەزاق، باس لە کەرتی پەروەردە کرد. تا چەند داواتان کردووە گرنگی زیاتر بە پاراستنی ژینگە بدرێت بە تایبەت لە پرۆگرامی خوێندن لە قۆناغی سەرەتاییدا؟ ئێمە لە بواری پەروەردە پەیوەندی باشمان لەگەڵ وەزارەتی پەروەردە هەیە و لە دانیشتێکی کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای پاراستنی ژینگە بەڕێز وەزیری پەروەردەمان داوەت کردبوو بۆ ڕوونکردنەوە لەسەر ئەو بابەتانەی کە پەیوەندی بە بەرەوپێچوونی هوشیاری ژینگەی هەیە لە ناوەندەکانی خوێندن. ئەوانش بە هەموو شێوێک پشگیری ئێمەیان کرد و هەروە ڕۆژێکیاندانە بۆ هوشیاری بۆ پاراستنی ژینگەی پەروەردەی یانی ژینگەی خوێندنگاکان. بۆیە ئەوان گرنگی زیاتری پێدەن و ئێمە هەماهەنگیمان هەیە. هەر ئێستا لەم ماوەی ڕابردووشدا لیژنەیەکیان پێکەیناوە بۆ پێداچوونەوە بە پرۆگرامەکانی خوێندن بە تایبەتی لە بواری ژینگەدا. ئێمە نوێنەریشمان دیاری کردو بۆ ئەوەی لەو لیژنەیە بیر و بۆچوون و ڕوانینی خۆمان بگەینتەوێ بۆ ئەوەی زیاتر گرنگی بە بابەتەکان بدەین، ئەو بابەتانی کە لە ناو منهەجەکان یان لە ناو ئەو کتێبانێکە لە قۆناغە زیادیەکانی خوێندن ئەخوێندرێ نەکرد لە سەرەتایی لە سەرەتایی و ناوەندی و دواناوەندیش
بۆ ئەوەی ئەو خوێندکار و قوتابیانە باگراوندێکیان لا دروست بێ کە پێویستە گرنگی بە بواری ژینگە بدەن بە تایبەتی لە هوشارکردنەوەیان بۆ ئەوەی ژینگە پیس نەکەن و پارێزگاری لێ بکات بۆیە پێداچوونەوەیەک هەیە لە بەرنامەکانی خوێندن بۆ ساڵانی داهاتوو. باشە کەواتە بە شێکی گشتی جیاواز لەوانەیە کە باستان کرد ئەو کێشە گرفتانی کە ڕوبەڕۆی ژینگەی هەرێمی کوردستان بۆتەوە کامانەن و پێویستە چارەسەر بکرێن یاخود کام ژینگەیە توانین بڵێن زیاتر مەترسی لەسەرە. ئێمە ئەوەی زۆر لامان گرنگە و باسی بکەین زیاتر مەسلەی پیسبوونی ڕەگەزەکانی ژینگەیە. ڕەگەزەکانی ژینگە هەوا ئاو خاک بەڵام بە تەرتیبی بەرەو خواردبین یەکەم هەوا مەترسی پیسبوونی زیاتری لەسرە لەبەرەوەی هۆکارەکانی پیسبوون زۆرن. هۆکارەکانی پیسبوونی هەوا زۆرن، زۆری ژمارەی ئۆتۆمبیل، زۆری مۆلیدەی بەرەمێنانی کارەبا لە گەڕەکان لە باڵەخانەکان لە فەرمانەکانی حکوومەت، هەروەها زۆربوونی ژمارەی کارگە و پاڵاوگەکان ئەوان هەموو کاریگەریان لەسەر پیسبوونی هەوا هەیە. هەواش کاریگەری ڕاستەوخۆی لەبەرەوەی بەرکەوتنی ڕاستەوخۆی لەگەڵ مرۆڤ بۆ هەناسەدان ئێمە پێویستمان بە هەوایە، بۆیە ئەو هەوا پیسە هەڵەمژین بۆیە ڕوبەڕووی ئەوە بینەوە کە مەترسی توش بوون بە نەخۆشیەکانی کۆندامی هەناسە ڕوو لە زیادبوون بکە، بۆیە پێویستە گرنگی بۆ بدەین ئەو هۆکارانەی ئەبنە هۆی پیسبوونی هەوا کەم کرێنەوە، بە تایبەتی گرنگی بدرێ بە گواستنەوەی گشتی بۆ ئەوەی کەمترین ئۆتۆمبیلی تایبەت بەکاربهێنێ کە ژمارێکی زۆر ئۆتۆمبیل هەیە لە هەرێمی کوردستان لە شارەکان ئەسوڕێنەوە و بەتایبەت ئەوە ڕۆژانەش ڕۆژانکرێ پێویستە هەموو گرنگی بەو بابەتە بداوە گواستنەوەی گشتی دابین بکات لە شارەکان. هەم وەزارەتی ناوخۆش بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆ هەموو ئۆتۆمبیلە کۆنانەی لە شەقامەکان ئەسوڕێنەوە تەرقین قەیدیان بکە بۆ ئەوەی ئەوانە نەسوڕێنەوە لە بری ئەوە ئۆتۆمبیلی نوێ بینن کار ئاسانیان بۆ بکە بۆ ئەوەی خەڵک بتوانانی ئۆتۆمبیلە کۆنەکانیان بگۆڕن بە ئۆتۆمبیلی نوێ ینی باز ئەوانیان لێ کەم کاتەوە بۆ ئەوەی ئەو ئۆتۆمبیلانە بەکاربێنن کە تازان و کەمترین پیسبوونی ژینگەیان هەیە هاوکاریان لەسەر مەسلەی کارگەکان و پاڵاوگەکانیش ئێمە تیمەکانی پشکنیمان ئەسن یانەکەن ئەگەر سەرپێچیان هەبی ئاگادارەکردنەوە بۆ ئەوی سەرپێچەکانیان چاپ بکەن و بەجێکردنی ڕێنمایەکان بکەن بۆ ئەوەی کەمترین پیسبوون هەبی و بازرگانی پیشسازیش و وەزارەتی سامانە سروشتەکان کە ئەوان پێویستە ئەو ڕێنمایانەی ئێمە لە کاتی ڕەزامەندیدان بە پرۆژەکان پێمان داون وەکو خۆی لەلایەن تیمەکانی ئەوانیشەوە جێبەجێ بکرێن حتمما ئەوانیش بە دوواداچوون بۆ پرۆژەکانەکەن ئەو پرۆژانێک کە ئەوان ڕەزامەندیان پێداوە بە تایبەتی کارگەکان و کارگە گەورەکان ئەو کارگەکانی چیمەنتۆیە ئاسنا هەموو ئەو بابەتانێکە دەرهاویشتیان هەیە. باشە ئەوەی تێبینیتان کردوە خۆ بە دوواداچوونتان کردبێ ئەو کارگانی کە دروست کراون لە هەرێمی کوردستانە هەرچەنە هاوشێوەی وڵاتانی دیکە نییە و کارگەکانمان زۆر گەورە نیە بەڵام ئەبینین کە مەترسی هەر لەسەر ژینگەی هەرێمی کوردستان هەیە بەڵام تا چەند ئەم کارگانە لە دەرەوەی شارەکانن یاخود لە شوێنێکی گونجاوە دانراون. ئێمە ڕێنمایمان هەیە ڕێنمای ژمارە یەکی ساڵی 2013 بوو ئێستا هەموارمان کردەوە و دوو جاری تر هەموارمان کردەوە بۆی ڕێنمای ژمارەی ساڵی 2024 بۆ ئەوەی هەموو ئەو کارگانەی کە لە دائەمەزرێن بە تایبەتی کار گەورەکان ئێمە محەدداتی ئەوە هەیە یعنی سنووردارکردنی شوێنەکان هەیە یعنی ناکرێ لە ناو شار بن بەڵام مەسافەیەک هەیە بە پێی زۆری کارگەکان ئەگۆڕێ مەسەن کارگە هەیە 5 کیلومتر ئەبێت لە دەرەوەی شار بێ دوور بێ لە شار بۆ ئەوەی کەمترین کاریگەری لەسەر پیسبوون هەبێ بۆیە ئێمە بەپێی ئەو ڕێنمایانە ڕێگە نادەین کارگەکان لە نزیک شارەکان لە نزیک شوێنەکانی نیشتە جێبوون دابدرێن و کار بکەن هەرچەندە لەمە دو ئەبێ زیاتر گرنگی بە کوالیتی کارگەکان بدەین ئامێرەکانیان یعنی ئەو ئامێرانی کە لە کارگەکان بەکاری دێنن بۆ ئەگەر کوالیتیان باش بێ مەسافە یان ئەو ماوەی لە بینی کارگەکە و شوێنی نیشتە جێبوون هەیە کاریگەری کەمتر ئەبێت ئەگەر کارگەکە
یعنی ئامێرەکانی بە کوالێتیی باش هێنرابن و تەکنۆلۆژیای نوێ بن ینی لە کارگەی گەورە وەکو چیمەتۆ ئاسل لە ناو شارەکاندا بەڵام لەبەر ئەوەی باش کۆنتترۆل کراوە کەس هەستی پێ ناکە کە ئەوە کارگەیشی گەورەی بەرەمێنانی چیمەنتۆ یان ئاسنە هەمووی باشەڕۆی نییە ئازە بن و کۆنتترۆلی دەرهاویشتەکان کراویت. بەڵێ کابدڕۆزاق باس لە کوالێتی ئامێرەکان کرد لە کارگەکاندا. هیچ ڕێنمایشی تازە هەیە کە ئێوە داواتان لە بەڕێوەبەرەتی هاتوچۆ کرد بێت کە ئەو ئۆتۆمبیلانیە بنە هۆکار بۆ پیسبوونی ژینگە ڕێکاری یاسایی نوێیان بەرامبەر بژیرێتە بەر؟ ئێمە بڵێ ئێمە کردومانە بە تایبەتی ئۆتۆمبیلانەی کە دووکەڵەکەن لە ناو شەقامەکان ئەسوڕێنەوە دووکەڵەکەن دووکەڵیشینیان ڕەشە هەمووی ئەوەیە ئێستا ئەوان بەپێی خۆیان ڕێنمایان هەیە بۆ ئەوەی ئەو ئۆتۆمبیلانە دەستیان بەسەردا بچیرێ تا چاکەکرێنەوە نابێت جوولیان پێ بکرێت لە شەقامەکان یعنی نابێ بسوڕێنەوە ئەبێ یەکسەر ئۆتۆمبیلەکە دەستی بەسەر دابژیرێ و بچێتە ناوچە پیش سازیەکان لای وەستاکان بۆ ئەوەی چا بکرێت و دووکەڵەکەیان نبینێ ئەو کاتی لە شەقامەکان بسوڕێنەوە بەڵێ ئێستا ئەو بڕیارە هەیە لەلایەن هاتوچۆ جێبەجێکرێ باشە کەواتە ئەتوانین بڵێن ئەو مەترسیانی کە لەسەر ژینگەی هەرێمی کوردستان هەیە ئەگەر چارەسەر نەکرێت لە داهاتوودا کاریگەری زیاتری لەسەر هەرێمی کوردستانە بێت یاخۆ لەسەر ژینگەی هەرێمی کوردستانە بێت بڵێ ئەو هۆکارانەی کە ئەبنە هۆی پیسبوونی ڕەگەزەکانی ژینگە ینی هەوا ئاو خاک ئەگەر بێت و ئەو کاریگەریانە کەم نەکرێنەوە حتمما بەرەو خراپترەسی بەڵام ئێمە هەوڵ دەین لەگەڵ وەزارەتە پەیوەنددارەکان ئەو بابەتانە چارەسەر بکەین بە تایبەتی دامینکردنی گواستنەوەی گشتی زۆر گرنگە هەم گواستنەوەی گشتی لە ناو شارەکان هەم دابینکردنی هێلی شەمە نەفەر لە ناو لە بینی پارێزگاکان و شارەکان بۆ ئەوەی هەموو ئەو هاتوچیانەی لە بینی شارەکان نەکرێت بۆ گواستنەوەی کەلوپەل و بارهەڵگرەکان ئەوە ژمارەی زۆر بارهەڵگر ڕۆژانە لە بینی شارەکان هاتوچۆکەن باریان پێ هەموو ڕێگاکان تێکەچی هەموو دەرهاویشتیانەیە لە بەروسی تەمەنێکی زۆر بەکاردێنن بەڵام ئەگەر بێت و شەمە فەردابین بکرێ ئەوە یەک ئامێر یعنی یەک مەکینە هەندێکیان کارەبایشن کە هیچ سوتەمەنیشتی ناچی ئەگەر ئەوانە دابین بکرێ ئەوە هۆکارێکی زۆر لەو پیسکەرانە نامێنێت لە ناوەچی کەواتە هەواکە پاکە بێتەوە هەروە بەنسبەت پیسبوونی ئاویش پێویستە یەکەی چارەسەری ئاوڕۆ لە شارەکان دابرنێ ناکرێت ئاوەڕۆیانە بخرێنە ناو ڕووبارەکانیان بخرێنە ناو زەوی یعنی بەبێ ئەوەی چارەسەر بکرێن لە دەرەوەی شارەکان تێپەڕ بن هەم بچنە ناو سەرچاوەکانی ئاویان بچنە ناو خاک دەبێ یەکەی چارەسەری ئاوڕۆ لە شارەکانیش تا مەزرێنێ بۆ ئەوەی هەم ئاوەکە سوودی لێ بێ هەم ئاو ڕووبار و زەیەکان پیس نەبن مەسەن ئەو زەی بچووکە لە قەڵات زێ و ڕانیە و دووکان و هەموو ئەوانە هەموو ئاوەڕۆیەکانی ئەڕژێتە ناو ئەو زەیە تەقتاق هەتا پردێ هەتا تێکەڵە بێتەوە بە زەی گەورە تا تێکەڵە بێتەوە بە دیزلا زەی گەورەشە هەلە لە حەجمەرانەوە خەڵک ئاوەڕۆی ئەچێتە ناو ئەو ڕووبارانە تا ئەگاتە دیزلا هەموو ئەوانە هۆکارن بۆ پیسبوونی ئەو زیانەکە سەرچاوی ئاکان یعنی ئاوی سلێمانی لە زەی بچووکەوە دابی نەکرێ ئاوی هەولێر لە زەی گەورە دابی نەکرێ هەموو ئەوانە پیسن کە پیسن ئەبێت چارەسەر بکرێت چارەسەرکردنیش چەندی پیس بی چارەسەرکردنەکە زیاتر تێچوی پێویستە کولفەی پێویستە ئەگەر تێچووەشی نابێ بۆ ئەوەی بە خاوێنتر بگاتە ناو شارەکان باشە کا عەبدوڕەزاق لە ئێستا پەیوەندی و هەماهەنگی دەستەکەتان لەگەڵ دەستگاکانی ڕاگەاندن چۆنە سەبارەت بە هۆشیارکردنەوەی زیاتری هاوڵاتیان بۆ پاراستنی ژینگە بەڵێ ئێمە ئەو ڕاگەیاندانەی بینراون زیاتر کە پێمە باشە ئەوانە ڕۆڵی خۆیان ببینەدا گرنگیدان بە هوشیارکردنەوە هەموو کاتێک ئەو کەناڵانەی کە وەکو ئێوە و هەموو ئەو کەناڵەکانی تر ڕاگەیاندن کە
پرسیارێکیان هەبیان داوای چاوپێکەوتن لێدوان هەموو ئەو بابەتانە ئێمە بە خۆشحاڵیەوە لێدوانمان بۆ داوە قسەمان بۆ کردن بۆ ئەوەی پەیامەکانمان بگاتە هەموو خەڵک بگاتە بەبێ جیاوازی پەیامەکانمان بگاتە خەڵک بۆ ئەوەی خەڵک وشیار بێتەوە لەوەی کە پێویستە پارێزگاری لە ژینگە بکات و هەوڵدا پیسی نەکات تایبەتی لەو وەرزەی کە ئێستا سەیران و گەشت و گوزار ئێمە دارەکەینەوە کە پێویستە کەمترین کەلوپەلی پلاستیکی سەفەری بەکاربێنن لەبەر ئەوەی ئەوە کاریگەری زۆرە لە سەرپیزبوونی هەم سەیرانگاکان و شوێنە گەشتیارەکان هەم لە سەرپیزبوونی ژینگە بە شێوەیەکی گشتی ئەگەر بێت و ئەو کەلوپەلانە ئەو پلاستیکیانە بەکار نهێنن هەموو کەلوپەلی خۆیان بەرن هەم کاریگەری کەمتری لەسەر توش بوون بە نەخۆشیە لەبەرەوەی ئەوانە ئەو کەلوپە لە پلاستیکیانە بۆ یەکجار بەکارهێنرێن لەسەر تەندروستی کاریگەریان هەیە نابێ ئەوە بەکاربێنن هەوڵ بدرێت کەم بکرێتەوە بۆ ئەوەی کەمترین زیان بە تەندروستیان بگات باشە بۆیە پەیوەندی باشمان هەیە و گروپیشمان دروست کردو بۆ ئەو چالاکیانێک کە هەمانە کەناڵەکان بێن سەردانمان بکەن لەو شوێنانێک کە کۆنگری ڕۆژدامەوانەیە بەستینیان ئەگەر کارێکمان هەبی بۆ ئەوەی ئاگادار بن لە ڕووماڵکردنی چالاکیەکانمان باشە جیاواز لەوەی کە کاک عەبدولڕەزاق باس لەوە کرد کە لایەنە پەیوەندیدارەکان و حکوومەت و هەروەها تاکیش لە لای خۆیەوە پێویستە هەوڵبات بۆی کە ژینگە بپارێزێ بەڵام تا ئێستا لە هەرێمی کوردستانە توێژینەوەی زانستی تایبەت بە ژینگە کراوە بە ئەوی کە دواتر پشتی پێ بەسرێت و کار لەسەر ئەنجامەکانی ئەو توێژینەوەی بکرێت توێژینەوە کراوە بەڵام کەمتر ڕەنگە ئەو توێژینەوانە لە ناو زانکۆکان قەتسکرابن ینی بڵاو نەکراونەتەوە بۆ ئەوەی ینی ئەو توێژینەوانێک کە کراون ینی پێشکەش کراون بۆ بەدەستێنانی بڕوانامەی ماستەر دکتۆر هەموو ئەو توێژینەوانەکە کراون هەر لە ناو زانکۆکان ئەمێنەوە ئەگەر بدرێت بە دەستگاکان ینی بە لایەنی پەیوەنددار لە حکوومەت ڕەنگە کاریگەری باشتری هەبی ینی هەند لەوانەیە هەندێک توێژینەوە لەسەر بابەتی ژینگەی کرابی بەڵام وێنەیەک لەو توێژینەوانە نەدراوە بە دەستی ژینگە بۆ ئەوەی ئێمە پەیڕەوی لێ بکەین هەرچەندە ئێمە لێک تێگەیشتنمان هەیە لەگەڵ هەندێک لەو زانکۆکان زانکۆ حکومیەکان یان زانکۆ ئاهلیەکان لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی لە ڕووی بابەتە زانستیەکانەوە هەماهەنگیمان هەبی ئەگەر ئێمە ڕێنمایی دەرکەین لە هەندێک لە بابەتەکان ئێمە پرسیان پێەکەین ڕێنمایەکە ئەنێرین یان ڕاوێژیان پێەکەین بۆ ئەوەی بابەتەکان بە خراپ لێک نەدرێتەوە یان لە ڕووی زانستیەوە چۆنە ئەوە لێک بدرێتەوە بۆ ئەوەی باشترین کاریگەری هەبی لەسەر هوشیارکردنەوە یان کەمترین گرفت دروستکرێت لە کاتی جێبەجێکردنی ئەو ڕێنمایانە بۆیە هیوادارم ئەو توێژینەوانەی کە لە زانکۆکان ئەکرێ زانکۆکان ئەوەی پەیوەندی بە ژینگەوە هەیە بۆ دەستەی ژینگەی بنێریان وێنێک لەو توێژینەوانە برێری بۆ ئەوەی ئێمە بتوانین لە ڕووی پراتیکی و عملیەوە کاری لەسەر بکەین و جێبەجێ بکەین. بەڵێ کا عەبدولڕەزاق دوا پرسیارم پلانی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە بە شێوەیەکی گشتی بۆ نیوەی دووەمی ئەمساڵ چییە؟ ئێمە پلانی ئێمە چەند بابەتێک لە خواگرێ ینی پلانمان هەیە لە ڕووی شارکردنەوە پلانمان هەیە لە ڕووی کاروباری تەکنیکی و پلانمان هەیە لە ڕووی گۆڕانکاری کەش و هەوا هەموو ئەو سێکتەرانە هەریەکە و بەجیا لایەن فەرمانگەکەوە فەرمانگەیەکەوە بەڕێوە دەبرێن و ئیش و کارەکانەکرێ بۆیە ئێمە ئەو پلانانەی کە هەمانە پلانی درێژخایەنە ڕەنگە ڕامان نەگەیان بێ بەڵام خۆی لە خۆیدا پلانی درێژخایەنە ئێمە لە ماوەیەکی زۆرە کار لەسەر گۆڕانی کەشەوەکەین ینی با مانگێک و دوو مانگ و ئەوانە نییە لە 5 ساڵە ئێمە کار لەسەر گۆڕانی کەشەوەکەین لەوەتەی دەستەی ژینگە هەیە ئێمە خەریکین بە دەرکردنی زیاتر لە 20 ڕێنماییمان دەرکردووە کە کاتی خۆیکە وەزارەت بوو لەوانەیە یەک دوو ڕێنمایی هەبێ ئێمە لە دەستی ژینگە زیاتر لە 20 ڕێنماییمان دەرکردووە و هەروە لە ڕووی تەکنیکیشەوە ئێمە لە فەرمانگەی ژینگەی پارێزگاکان تیمەکانمان سەردانی شوێنەکانەکەن ئەو کارگانەی کە هەن
بۆ ئەوی بە دوواداچوون بکەن تا چەند کاریگەریان لەسەر پیس بوون هەیە ئایا پابند بوون بە جێبەجێکردنی ڕێنماییەکان یان لابرنی سەرپیچەکان ئەگەر هەیەیان بووبی هەموو ئەو کارانە بەردەوام ئێمە ڕۆژانە ینی کاری بەردەوامە هی ژینگە بەدادچوونە کەرتیبەکان لە ڕووی شاریشەوە ئێمە بەردەوامی لەسەر هوشارکردنەوە هەم لە ناوەندەکانی خوێندن تا خوێندنگاکان داخرێن دواتر لە ناو هێزی پێشمەرگە بەردەوام ببین لە پێشکەشکردنی ئەو سمینارانی کە هەندێکمان ئەنجام داوە و پێشکەشکردنی سمینار لە سنووری پەروەردەکان کە بۆ ڕێبەرانی ژینگەی بۆ ڕێبەرانی ژینگەی لە هەر ناوەندێکی خوێندە ڕێبەرێکمان دەستنیشا کرد سمینارە پێشکەشەکەین کە چۆن ئەوان لە ناو ناوەندەکانی خوێندن قوتابی خوێندکارەکانیان هوشیارەکەنەوە بۆەوەی کە ژینگە بپارێزن و پیسی نەکەن. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز عەبدوڵڕەزاق خەیلانی وتەبێژی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە سپاس بۆی کە ئەم بەیانیە لەگەڵمان نابوویت کۆمەڵێک زانیاری زۆرت بەدەین. سەرکەوتوو بنەوە کەمیشە.